زیاتر لە 4 ستەمی هەمەلایەنە لەسەر ئەفغانیەکانی دانیشتووی ئێران. ئەرتەشی یەکێتی سۆڤیەتی پێشوو ڕێکەوتی شەشی بە فرامباری 1358 هەتاوی بەرابەر لەگەڵ 1979 زاینی لەسەر بانکهێشتی حکوومەتی ئەو کاتێ ئەفغانستان کە بە کودەتایەک لە دژی دەسەڵاتی پاشایەتی بە دەسەڵات گەیشت بوو هاتە ناوە وڵاتە. حکوومەتی ئەمریکا دەست بەجێ بە پۆلی عەرەبستانی سعودی و کۆمەکی ڕێکخراوی هەواڵگری سەربازی پاکستان. مجاهیدینی ئەفغانیان بە مەبەستی بەرەو ڕۆبوونەوە لەگەڵ ئەرتەشی سۆڤیەت ڕێکخست. لە ئاکامی ئەو شەڕی کە تا ساڵی 1988 بەردەوام بوو بە ملیۆنان ئەفغانی ئاوارەی ئێران و پاکستان و چەند وڵاتی دیکە بوون. بە هاتنە سەرکاری تاڵیبان لە نێوان ساڵانی 1992 بۆ 1996 ژمارەی پەنابەران زۆر پەرەیسەند. هێشتا وڵاتیانی ئەفغانستان بە تەواوی بە ئاگان نەهات بوونەوە کە هێرشی ئیمپریالیزمی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ساڵی 2001 بۆ سەر ئەفغانستان دەستی پێکرد و سەرنجام بووە هۆی کشانەوەیەکی سەرشۆڕانەی هێزەکانیان لە ساڵی 2021دا. بەگەڕانەوەی سەر لە نوێ و بە پیلانی تاڵیبان شەپۆلێکی بەرینی ئاوارە بوون دەستی پێکردەوە. ئێران بەردەوام یەکێک بووە لە یەکەم وڵاتە هەڵبژاردەکانی کۆچبەرانی ئەفغانستان. ژنان و پیاوان و منداڵانی ئەفغانستان لە دوای ڕوخانی حکوومەتی دیکتاتۆری پەهلەوی و خۆسەپاندنی کۆماری ئیسلامی ئێران بەسەر خەڵکدا دەستیان کرد بە کۆچکردن و هەتا ئەمڕۆژ لە ڕووی ناچاریەوە و لە ئاستێکی بەربڵاودا هەروە بەردەوامە. بە پێی دوایین زانیاریەکان زیاتر لە 5 ملیۆن ئەفغانی لە ئێراندا بوونیان هەیە کە ڕژیم بە کاڵک وەرگرتن لە ناسیۆنالیزمی ڕەگەزپەرست، خاوەنکارە چاوچنۆکەکان و هێزە چەکدارەکانی بە بێوێنەترین ئەزیەت و ئازار و چەوساندنەوە و بێمافی بە تایبەت بەسەر کرێکاران و لەوانە ژنان و منداڵانی ئەفغانستانیدا سەپاندووە. کۆچبەرانی ئەفغانستان لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە تەندروستیەکان، خوێندن و کاروباری بانکی بێبەشن و تەنانەت بۆ خوێندنیش لەگەڵ گەلێک ئاستەنگ و گیر و گرفت بەرەو ڕوو دەبنەوە. سەربازەکان لەسەر سنوور و هێزەکانی پۆلیس لە ناوەوە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە و بەو پەڕی سوکایەتیەوە لەگەڵام کۆچبەرانە هەڵس و کەوت دەکەن. لە بابەت پەروەردەی منداڵان و خوێندن لە زانکۆکان دۆخەکە زۆر لەوەش خراپترە. 16,000 خوێندکاری ئەفغانی تەنیا بەدانی هەزینەیەکی زۆر دەتوانن ناوی خۆیان ئەویش لە بەشە ناپیشە سازیەکاندا تۆمارکەن. لەبارەی پەروەردەی منداڵانیشەوە دۆخەکە زۆر خراپترە. دایکێک دەڵێت هەموو بەڵگە نامەکانم ئامادە کرد و دەستی منداڵەکەم گرت و سەردانی چەندین قوتابخانەم کرد. وتیان شوێنمان نییە، بەڵام لە بەرچاوی خۆم و منداڵەکەم منداڵانی ئێرانیان ناونووز دەکرد. منداڵانی بنەماڵە هەژار و بێبەشەکان لە خوێندن ناچارن بۆ بەدەستێنانی بژیوی ژیانیان لە کارگە و شەقامەکاندا کار بکەن. باز لەوە دەکرێت کە زیاتر لە 80% منداڵانی کار و سەرشەقام منداڵانی ئەفغانین یان یەکێک لە دایک و باوکیان خەڵکی ئەفغانستانن. ئەم منداڵانە بەرەو ڕۆی هەموو جۆرە ئازارێکی جەستەیی و دەرونی دەبنەوە و زۆر جاریش لەلایەن بازرگانانی ماددەوەشبەرەکانەوە بەکار دەهێنرێن و یان لەلایەن هەندێک باند و تاقمی دیکەوە بۆ سوالکردن کەڵکیان لێوەردەگیرێت. سەبارەت بە کرێکارانیش دۆخەکە گەلێک لەوە دڵتەزێنترە. خاوەنکاران بە شێوەیەکی بربڵاو کرێکارانی بێمافی ئەفغانی لە کارە نائەمن و مەترسیدارەکانی وەک هەڵکەندنی بیر و کاری بیناسازیدا بە کرێیەکی زۆر کەمتر لەو هەڵدەستەکەمەش کە بە کرێکارانی ئێرانی دەدرێت دادەمەزرێنن کە زۆر جار لەلایەن خاوەنکاری بێویژدانەوە ئەوەشیان پێنادرێت. یەکێک لە کۆچبەرەکان دەڵێت کاتێک کرێکار داوای پوڵ دەکات، خاوەنکار پوڵی نەغدی پێنادات و دەڵێت لە ڕێگەی بانکەوە بۆ دەنێرمە سەر حسابەکەت. ئەو کرێکارە هەروەها دەڵێت کرێکاری بێچارە حسابی بانکی لەکوێ بوو
زۆرجار خاوەنکار بەم بیانەوە پۆڵی کرێکاران دەخوات و ئەگەریش پێداگری بکەین پۆلیس ئاگادار دەکاتەوە. کەمنی ناو ڕاپۆرتانەی باز لەوە دەکەن کە خاوەنکارانی ئێرانی لەگەڵ پۆلیس هاودەستی دەکەن بۆ ئەوەی حەقدەستی کرێکارانی ئەفغانی نەدەن. خاوەنکار پرۆژەکە بەرەو پێش دەبات و هەموو یان بەشێک لە حەقدەستەکان دەهێڵێتەوە. کاتێک سەبری کرێکار ئەفغانیەکە تەواو دەبێ و ناچار دەبێت ناڕەزایەتی دەرببڕێت، خاوەنکار بە پێدانی بەرتیل بە بنکەی پۆلیسی ناوچەکە هەمویان غافڵگیر دەکات و بەبێ ئەوەی حەقدەستەکەیان پێبدات ڕەوانەی ئەفغانستانیان دەکەنەوە. کرێکارانی کۆچبەری ئەفغانی لەگەڵ هەمان ئەو بارودۆخە بەرەو ڕوودەبنەوە کە کرێکاری کۆچبەری ئێرانی لە وڵاتانی ناوچەکە لەگەڵی ڕوبەڕوون. ئەفغانیەکانی دانیشتووی ئێران هەمان ئەو ستەم و بێعەداڵەتیانەی کە دەسەڵاتداران بە شارۆمەندانی ئێرانی ڕەوا دەبینن تەحەمل دەکەن، بەڵام لە ئاستێکی زۆر دژوار و بێبەزەییانەتردا. ئەم بابەتە جۆرێک لە هاوچارە نووسی لە نێوان شارۆمەندانی ئێرانی و ئەفغانستانیدا دروست کردووە. هێزە چەپ و کۆمۆنیستەکان ئەو ڕاستیان بە فەرمی ناسیوە و بەردەوام پاڵپشتی کۆچبەران بوون و بە شێوەی جۆراوجۆر دیفاعیان لە کرێکارانی کۆچبەری ئەفغانی کردووە. ئەوان وێڕای ئیدانەکردنی هەڵسوکەوتی خاوەنکاران و حکوومەتی ئیسلامی لەم بابەتەوە سەبارەت بە لە قاودانی بۆرژوازیی ڕاستی ئۆپۆزیسیۆنیش کە بەکردەوە لەگەڵ کۆماری ئیسلامی سەبارەت بە کۆچبەرانی ئەفغانستانی هاو هەڵوێستن کەم تەرخەم نەبوون. لەو هەلومەرجەی ئێستادا کە ئەم خەڵکە ئازار چەشتوانە بەم شێوەیە کەوتونەتە بەر هێرش و ڕاگەیاندنەکانی سەر بە ڕژیم کە خەریکی وەڕێخستنی ئاژیتاسیۆنن لە دژیان، پێویستە بە شێوەیەکی چالاکانەتر بەرگریان لێ بکرێت و لە هەر شوێنێک هێرش دەکرێتە سەریان بە شێوەیەکی جددی و چالاک لە دژی پەلاماردەران بوەستنەوە و ناچار بە پاشەکشەیان کە. لە هەمووی گرنگتر پێویستە بە ڕۆشنگەری لە ناوچینی کرێکار و زەحمەتکێشدا تەبلیغاتی ژەهراوی خاوەنکاران، بەرپرسانی ڕژیم، ڕێفۆرم خوازانی دوورخراوە لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ڕاست لە دژیەوان پوچەڵ بکرێتەوە.